لێرە کاتێک دەنگ و سەدای زەنگی کەنیسەکە بێدەنگ بوو ئیدی مێژوویەک لە پێکەوە ژیان لە ژێر خۆڵی فەرامۆشی دانێژرا. ئەم دیوار و پەنجەرانە تەنیا کۆتایی هاتنی تەلارێک ناخەن ڕوو، بەڵکو چیرۆکی دەستێکی تێک دەردەگەڕنەوە کە ویستی ناسنامەی ڕەسەنی شارەکە بشێوێنێت. ئەمە کەنیسەی بێدەنگکراوی خانەقینە، شوێنێک کە ڕۆژانێک ماڵی ئاشتی بوو کریستیانەکان سەردانیان دەکرد کەچی ئێستا وێرانەیە. لە دوای ئەوەی کە چەندین مناشەدەمان کرد کە ئەم کەنیسەیە نۆژەن بکرێتەوە، بەرەبەراتی ئاساری دیالە هاتن و لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوە هاتن ئەم شوێنیان نۆژەن کردەوە، جوانیان کردەوە، پاکیان کردەوە. بەداخەوە لە دوای تێپەڕبوونی چەند مانگێک دەستێکی تێک دەرهاتووە، پەنجەرەکانی شکاندووە، دەرگاکانی شکاندووە. وێرانەیەک بەم کەنیسەوە دیارە. حەقوایە ئەم کەنیسەیە لەبەر ئەوەی ئێستا وەکو کەنیسە بەکار ناهێنرێ، حەقوایە بکرێتە گەلەریەک. بە گوێرەی سەرچاو مێژوویەکان لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو دەیان خێزانی کریستیان لە خانەقین ژیاون، بەڵام بەهۆی گۆڕانکاریە سیاسی و ئەمنیەکانی دوای ساڵی 2023 و هەڕەشەی گروپە چەکدارەکان لیان کۆچی بە کۆمەڵ دەستی پێکرد بۆ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. دوایین ئافرەت کە خزمەتی بەردەوامی کەنیسەکەی دەکرد ماریا میخائیل بوو، بەڵام ئەویش لە ساڵی 2007ەوە ماڵ ئاوای لە خانەقین کردووە. منیشان مندم تقریبا 50 ساڵ مندم لە خانەقین، معیشت کردم و گەردیان و وێکە و هینبی من، بەس لەی ئەخیرە و دی زەحمەت لێرە کەس نەیرم لەولە و تەنیا کوڕیجا مضایقات فرە دێوە بانم چەندجا کەنیسە هین کردنە خاپی شکاندنەوە هین کردنە دیەوە تهدیدی شاتەرە لەبوونەوە دەرچیم. سەرەڕای ئەوەی کریستیان و موسڵمانەکانی خانەقین چەندین ژن و ژنخوازی لە نیوانیاندا تۆمار کراوە، بەڵام چیرۆکی سەرنجڕاکێش لە نیوانیاندا هەیە. یەکێک لەو چیرۆکانی کە لە نێو خەڵکی بەردەوام باز دەکرێت چیرۆکی خۆشەویستی نێوان کچە کریستیانێک و کوڕە موسڵمانێک بۆ دوای چەندین ساڵ خۆشەویستی بەیەک نەگەشتوون. بەو هۆیشەوە ئازاد خانەقینی هونەرمەند بە گۆرانیەک باسی لەو خۆشەویستیە کردووە. ئەو ئەرمەنی لامەسەوە باس لە سۆزداری کچە مەسیحیەک و کوڕە موسڵمانێکە کە چەندین ساڵ بابەتێکی سۆزداریان لە نێوانە هەبێ، بەڵام ئیتر ناگەنە هیچ ئەنجامێک و ئەو بابەتی سۆزداریان لە گۆڕەنێ. قایمقامی خانەقینی دەڵێت بۆ ئەوەی جارێکی تر دەستێکی تێکدەر مێژووی کەنیسەی کریستیانەکان نەشێوێنێت، کامێرەی چاودێری بۆ دابین دەکەن. کامێرەشەوەی ئینشاڵڵای مێش دابین نەکەین بۆی بەس زەرورەت ئەوەیە کە کەسێک بێدن یعنی خزمەتی بکات. دەبەرەوە ئیمە ناتوانین بڵێن ئەوە بدەین کە کەسێک من ئەگەر کاکەیە بڕۆ یعنی ئیجباری بکەم بڕوا خزمەتی کەنیسە بکە، یانێک ئەگەر هاتو بەهائیە هەر کەس و دینی خۆیانەکە و بسەلمانە بڕوات خزمەتی کەنیسە بکات. ئەگەر خۆبەخشەیە ئێمە ئامادەین. تاکە کەنیسەکەی خانەقین گەرچی ئێستا تەنیا دیوارێکی بێزەنگە، بەڵام هێشتا وەکو هێمایەکی زیندوی پێکەوە ژیان لە یادگاری شارەکە ماوەتەوە و داوا دەکرێت پارێزگاری لەمانەوەی بکرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا، خانەقین.